ئەمانە مەبداییان هەیە. باش هەر کەسێکیش مەبدەئی هەبێ لە شەڕا زەحمەتە بیبەزێنی. ئەم توانە سەربازیە فراوانە لە تۆپ لە تانک لە تیارە لە ژێردەریایی لە هەر بابەتێکی تر لە ژمارەی سەرباز کە تورکایەتی، بەڵام ئەوە چەندێکە چەندهای چەند ساڵە بەرامبەر بە هێزێکی بە بیر و باوەڕی وەکو پەکەکە نەیتوانیوە سەرکەوتوو بێ. خوێندنەوەی تۆ چییە بووەمە؟ بەڵام جیاوازە تۆ کە بیر و باوەڕ شەڕەکەیت، ئەمانە مەبداییان هەیە. باش هەر کەسێکیش مەبدەئی هەبێ لە شەڕا زەحمەتە بیبەزێنی زانیت. بەڵام لە جۆری سەربازیەوە گەر باسی بکەین، پەکەکە شەڕی پارتیزانی ئەکاتن، شەڕی جەبهە نییە. هەر وەکو پێشمەرگەی کۆن خۆمان کە قارەمانانە سەیتەکە 4-5 پێشمەرگە بوو بەرامبەر بە هێز بە کڵاشنکۆفێکەوە بە 6 مەخزەنەوە بە یەک ئاربیجیەوە ئەگەر دووسیە گولەی هەبێ بەرامبەر بە هێزێکی زەبەلاحی سەدام حوسێن شەڕێ کرد بەرامبەر بەو هەموو هێزە تایبەتی سەدام مغاویر. ئەمە بیر و باوڕە مەبدەعە. لە حاڵەتی دووەمی سەربازیە تۆ ئەگەر پارتیزانی کە شەڕەکەی لە هێزێکی عەسکەری بدەیت، هێزی عەسکەری با بنێن بۆ نمونە لە سریەیەکیدا یان لە فەوجێکیدا، ئەو فەوجە تەنها سەرباز نییە لە ناو سەنگەرە، تۆ مەطبەخت هەیە، مەخزەنی فیشەکت هەیە، عیتادت هەیە، قەڵەمت هەیە، ئیداریاتت هەیە، زانیت ئالیاتت هەیە، سیارە و ئەوانت هەیە لە ناوی کە لێدرا پێشمەرگەیە دێتن لێداتن 6-7 مەخزەنی پێیە، کەرتەنانێکی لە جیرفانایە 10 کیلۆمەتر بە شێوێکە ئەبڕێ دێ لە شوێنێکەدا چالاکێکەکە. ئەم هێزەیەرە تۆ ناتوانانی بجوولەی بە دوای کەوی. ئەم هەموو ئالیاتە سیارەیە، ئەم هەموو فشەگ و تەقەمەنیە بۆچێ بەجێڵی ناتوانانی دوای بکەوی. پەکەکە چەند ساڵە ئەوە ڕوبەڕوویەکە. لەبەر ئەوە هیچ هێزێ لە دنیا ناتوانێت بەرامبەر بە پارتیزانی سەرکەوتن بەدەست بێنێتن. هیچ هێزێ لە دنیا ناتوانێتن.